لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا لە 19 2018 تا ئەمڕۆ 5 سەی 2018 هەڵمەتی ئێمەش لەگەڵتان بۆ هاوکاری بەرخودانی عفرین لە ناوچین و توێژەکانی کەرکووک بەردەوامی هەبوو. بەڕێزان وەکو دەزانن لەم قۆناغە سەختەی ژیانی خەڵکدا هاوڵاتیانی باشووری کوردستان بە تایبەتی لە دۆخێکی ئابووری ئەمنی و دەرونی زۆر خراپدا دەگوزارێن. وەلی لەگەڵ ئەوەشدا لەم هەڵمەتە بە هاوکاری فێرخوازانی نەتەوەکەمان توانرا بڕی 8 ملیۆن و 6 هەزار دیناری عێراقی و 5950 دۆلاری ئەمریکی بڕی 3 کارتۆن دەرمان کۆ بکرێتەوە کە ئەگەر بەراوتی بکەین ناکاتە دڵۆپێک خوێنی شەهیدێکی ناو سەنگەرە قایمەکانی عفرینی خۆڕاگر کە 45 ڕۆژە بە خوێنی گەشیان ماشێتی پیرۆزی سەرکەوتن و خۆڕاگری دەنووسنەوە. بەڵام ئەم هەڵمەتەی ئێمە وەکو لە ناو نیشانەکەدا دیارە ویسمان بە کچ و کوڕ ئازاکانی عفرین بڵین کەرکووکش لەگەڵتانەوە پەیام بکەش بە دژمنان بدەین لە باکوورەوە تا کەرکووک و ئامەد و عفرین یەک گەل و یەک چارە نووسین.